بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە ناوڕۆکی ئەو لێک تێگەشتن دەکەین کە لە نێوان ئێران و ئەمریکا هاتوتارەوە بەڵام تاکوێستە بە فەرمی واژۆ نەکراوە ئەوەی کە لە میدیاکانی ئەمریکا بڵاو بۆ تۆ باسی کۆمەڵێک خاڵ دەکات کە لێ تێگەشتین لەسەر کراوە بەڵام تاکوێستا واژۆ نەکراوە لەوانە درێژکردنەوەی ماوەی ئاگر بەست بۆ ماوەی 6 ڕۆژ ئاگر بەست درێژ بکرێتەوە و گەروی هورموز بکرێتەوە و ئێرانیش ئەو مین و ئاڵغامانی کە چاندوویەتی لە گەروی هورموز لا ببات ئەمریکا گەماروی دەریایی سەر ئێران لا بەرێ و ئێران بتوانێت نەوتەکەی خۆی بە ئازادانە بفرۆشێ هەروە بەشێک لە پارە بلەو کراوەکانی ئێران ئازاد بکرێن کە بەپێی راپۆرتەکان زیاتر لە 100 ملیار دۆلاری ئەمریکی پارەی ئێرانی بە مڵک و ماڵ دەستی بە سەرداگیرەوە بەشێکی ئازاد بکرێ هەروەها شەڕ لە هەموو بەرەکان ڕابگیرێ لە لوبنانیش لە ماوەی ئەو 6 ڕۆژشدا قسە لەسەر پرسی ئەتۆم بکرێ ئایا ڕێک دەکەون یاخودنا تاکو ئێستامە ئەوانەی کە بڵاو کراونەتەوە خاڵانن کە لێ تێگەشتنێک هاتوتە ئاراوە بەڵام تاکو ئێستا واژوو نەکراوی قسە لەسەرەوە دەکەین ئایا ئەمە دەبێتە ڕێکەوتنێک و ئایا ئەمە چی تێدایە بۆ ئەمریکا چی دەستکەوتووە و ئێران چی دەست دەکەی و بۆچی ئیسرائیل و یاخۆ بڵێن نەتەنیاهو نیگەرانە لە ڕێکەوتنی نێوان لە نزیک بوونەوەی ڕێکەوتن لە نێوان ئێران و ئەمریکا کارگەری لێک نزیک بوونەوەی گفتوگۆکان لەسەر ناوچەکە چی دەبێت ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە لەندەنەوە لەگەڵمانە کاکتۆر بەخێر بێن سوپاسیان بە دەبوونت دەکەین ئەگەر سەرتا سەرنجی بەڕێز بزان لەسەر ئەو لێ تێگەشتنەی کە هاتوتە ئاراوە بەڵام تاکو ئێستا واژۆ نەکراوە چۆنی دەبینی چۆ کارێکە وارەکە کە هەم ترامپ بێوێ ڕێکەوتن بکرێ و هەم ئێرانیەکانیش بەناوی خۆی بەخشندەی میێرەبان زۆر سپاس بۆ تۆ کە حەکیم بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام ئەلبەتە ئەمە ئەوەی کە بەڕێزدا ئاماژەت پێکرد ئەمە ڕژنووسی دزدە پێکراوە لە ناو دەستگاکانی ڕاگەاندن باز دەکرێت پێدەچێت شێوازە لە حقیقەتی تێدا بۆ پێوەی کە ئەو خاڵانی کە باز دەکرێت خاڵی کۆتایی ناکۆکی و ململانی نێوان ئێران و ئەمریکانیە بەڵکو شێوازێکە بۆ گەیشتن بە دانوستانی جددی کە لەسەر بەرنامە ئەتۆمیکە و ئایندەی ئێرانە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست و ئەوە پێگەی لە ناو هەرێمایەتەکانی خۆڕڵاتی ناوەڕاست بەڵام ئەوەی کە دەخوێنرێتەوە لەم ڕژنووسەی کە ئێستا باز دەکرێت کە گوایە ئامادە دەکرێت یان لە قۆناغی کۆتاییدایە بۆی کەوا ئیمزای لەسەر بکرێ و لە قۆناغی گفتوگۆکردنە لەسەری پێم وایە بە شێوازێکی قۆناغبەندیە سەرەتا ئەومان لەبیر نەچێت کە ئێران و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بێسیقەیەکی زۆر لە نێواناندا هەیە بێمتمانەیەکی زۆر لە نێواناندایە بە تایبەتی کە لە دوو هێرشی ڕابردوو کە کرایە سەر ئێران لەسەر مێزی گفتوگۆ ئێرانیەکان و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا گفتوگۆیان دەکرد بەڵام سەرەڕای بوونی گفتوگۆکانیش و بوونی نێوەندگی لە نێوانیشاندا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل ریشان کردە سەر ئێران بۆیە پێم وایە ئەم ڕێکەوتنە یا ئەم ڕژنووسە دەرخەری ئەوەیە گێڕانەوەی متمانەیە بۆ نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران تاوەکو بتوان لە ئایندەدا بگەنە ڕێکەوتن چونکە گەر سەری خاڵەکانی ئەم ڕێکەوتنە بکەی زیاتر گەڕانەوەیە بۆ پێش لێدان لە ئێران بە تایبەتی لە بواری ڕێڕەوە دەریایەکان و لە بواری کردنەوەی گەروی هورموز وەکو وایە ڕێکەوتن بێت لەسەر کردنەوەی گەروی هورموز نەک ڕێککەوتن بێ لەسەر کۆی کێشەکانی پەیوەست بە ئێران چونکە کێشەکانی ئێران تەنها گەروی هورموز نییە تەنها پارە بلۆکراوەکانی نییە تەنها کاریگەری نییە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست بەڵکو وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پێی وایە ئەگەر بێت و ئێران کۆتایی بەرنامە ئەتۆمیەکەی نێنێت و ئەو بەرنامە ئەتۆمی کە دەستی پێکردووە لە چەندین ساڵی ڕابردووە ئەو هیچی بەدەست نێناوە بۆیە لەم ڕێکەوتنەش و لەم ڕژنووسیشە کە دەردەخرێت هیچ خاڵێکی تێدا نەسەربات بووە ئایا چارەنووسی بەرنامە ناوەکیەکەی ئێران چی بەسەردێ ئایا گۆرانەوە پیتەنراوەکە چی بەسەردێ ئایا ئێران تاچەنە گەتوانێت گۆرانم بپیتێنێت ئایا توانێت بیپیتێنێت یان ناتوانێت ئایا ئێران دەستبەرداری دەبێت یان نابێت ئەمانە کۆمەڵە پرسیارن کە بەڕاستی لە چوارچێوەی ئەم ڕژنووسە وەڵامەکانی وەرناگرین بەڵکو
ئێمە پێمان وایە لە دوای ئەم قۆناغێک دێتە پێش کە قۆناغی داروستانی جددیە لەسەر بەرنامە ئەتۆمیەکانی ئێران و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەیسەدا تاوەکو بگەنە ڕێککەوتنێکی جددی لەسەری. ئەمەش ئاسان نییە نە بۆ ئێران و نە بۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەتایبەتی ئێران هێشتا ئەو تەنازولە یا ئەو شتانەی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا داوای کردو پێی نەداوە. باشە کاکتۆر چۆ کارێک وا دەکەت کە ترامپ بیەوێ ڕێکەوتن بکرێت یاخود بەڕێز باس لەو کە ئێستا ئێمە بە پێ و خاڵانە بێ گەڕانەوەی بۆ پێش قۆناغی شەڕ خۆ پێش شەڕیش بڵێن هەر هورموز کراوە بوو گەمارۆی دەریایی ئێران نەبوو ئێران نەوتی دەفرۆش بە جۆرێک لە جۆرەکان تەناوەی ئەگەر لە ماوەی و 6 ڕۆژە و دەڵێ ئەگەر بەستێک بکرێ ینی گەڕانەوەی بۆ پێش شەڕ بەس بۆ هورموزیش خاڵێک کەرەوەی تێدایە ئایا هورموز دەگەڕێتەوە بۆ قۆناغی پێش شەڕ یاخود ئەگەر بکرێتەوە هەر لە ژێر ڕێنمایی ئێران لەژێر کۆنتترۆلی ئێراندا بێ؟ خۆی بەرلەوەی وەڵامی پرسیارەکە بەڕێزت بمەوە دوای کۆتایی ئەم جەنگە هەندێک گۆڕانکاری جیۆسیاسی لە ناوچەی خۆرڵاتی ناوەڕاست دێتە بوون بەشێکی پەیوەستە بە گەروی هورموز و ڕێڕەوی ئاوی واتە ئەو لێۆ چۆن ئەو کەشتیانە هاتوچۆ دەکەن پێم وایە ناگەڕێتەوە هیچ کاتێک بۆ قۆناغی پێش جەنگەکە بەڵام خاڵێکی جەوهەریە لە ناو ئەم ڕژنووسی کە ئێستا لە بەردەستدا واتە گەروی هورموز و کردنەوەی و لابردنی حەساری ئەمریکا بەسەری و لابردنی حەساری ئەمریکا بەسەر کەناراوەکانی ئێران و لابردنی حەساری ئێران لەسەر گەروەکە و لابردنی ئەو مینە چەندراوانەی کە لە ناو گەروەکەدا هەیە ئەمانە بەشێکنەوە بەڵام پێم وان نییە ڕێو شوێنی دەریایەکانی گەروی هورموز بگەڕێتەوە پێش جەنگەکە بەو شێوازەی کە لە ڕابردووە بۆ بەڵکو ئێرانەکان ئەیانەوێ شێوازێکی نوێ بەواتایەکی تر ئەیانێ بیکەنە دەستکەوتی کۆتایی هاتنی جەنگەکە بۆ خۆیان وەکو گۆڕانکاریەکی چاوەڕانکرای جیۆسیاسی لە ناوچە خۆرڵاتی ناوەڕاستدا ئەمە ئەگەرێکی زۆرە. بۆم پێم وایە ئەوەی کە پاڵبە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاوە دەنێت کە ئەم ڕێکەوتنە بکە کۆمەڵی خاڵن بەڵام لە دیاریترینیان ئەوەیە کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەرنامەی نەبوو یان نەیتوان یان نەکرا لە ئێراندا ڕژێمی سیاسیەکە بڕوخێنرێ. خاڵی دووەم ئەوەیە کە ئێرانەکان توانیان بەرگەی یا ڕاوەستن بەرامبەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەر کەسێک ڕاوەستە لە بەرامبەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا حساباتی تایبەتی بۆ ئەکا بۆی ئێرانەکانش توانیان بەرامبەر بە ترامپ بوەستن. سەرۆکی پێشووی ئوسترالیا سەرۆکوەزیرانی پێشووی ئوسترالیا دەڵێ هەر کەسێک یا هەر دەوڵەتێک توانی بەرامبەر بە ترامپ ڕاوەستێت ترامپ گفتوگۆی لەگەڵداکە ئەگەر لە ڕێکەوتن لەگەڵیدا. بۆیم پێم وایە خاڵی جەوەری ئەوەیە کە یەکێ لە خاڵە جەوەریەکان ئەوەیە کە ئێرانەکان توانیان بەرامبەر بە هێرشەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا فشارەکانی ترامپ هێرشەکانی ئیسرائیل بوەستن لە مودەی 40 ڕۆژ و لە پێشترتریشان لە مودەی 12 ڕۆژ بۆیە ئەمە خاڵێکی در خاڵێکی ترش ئەوەیە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەناوخۆی خۆیدا فشارێکی زۆرێ بۆ سەر ترامپ کە ئەم جەنگە بۆ چی بەدەستێنە چۆن کۆتایی پێدێنی و لە هەمان کاتژە ئێمە لە ئەوەی کە سەیری دەکەی دەبینین کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە هەڵبژاردننی نیوەی هەیە کە لە مانگی 11 دەست پێ دەکات لە کۆتایی مانگیدا ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە پاڵ بە ترامپەوە دەنێت کە نەچێتە ناو جەنگێکی ترەوە چونکە لە ئێستا ئێمە لە سەرەتای کۆتایی مانگی 5 و سەرەتای مانگی 6 داین ئەنجا بۆ مانگی 10 کۆتایی 10 کە هەڵبژاردنەکان دەکرێت ئەو کاتە دەبینین پێویستە کات چەند مانگێک بەرنەوە هەڵبەتی هەڵبژاردن دەست پێ بکات و کاندیدەکان بێنەوە مەیدانەکە و ترامپ ئەگەر بێت و ئەنجومەنی نێنەرانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەدا کاریگەری زۆری دەبێت بۆ سەرنجاوەکانی ئایندەی لەبەرەوە پێم وایە ئەمانە هەمویان هۆکار بوون بۆی کەوا وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە شێوازە لە شێوازەکان سەرکەوتنی خۆی بنوێنێت یا بسەلمێنێ یا بە هەموو لایەک بڵێ ها من سەرکەوتم لە ڕێگەم ڕێکەوتنانەوە کە دەکرێت و بڵێت چونکە هەتاوەکو ئێستا ئەوەی کە ترامپ دەیڵێت ئەوەیە کە ئێران ناوێت بێ بە خاوەنێکی ئەتۆم لە کاتێکدا ئێرانەکان بەر لە جەنگیش وتوانی ئێمە خۆمان نامانێت بین بە خاوەنێکی ئەتۆم ئەنی بەڕاستی ئەوەی کە لەناو گفتوگۆکانیش هەسی پێ دەکرێت و لە میانە ئەو گفتوگوانە کە لە ناو وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێراندا هەیە ترامپ ناتوانێت دووبارە جەنگ هەڵس گیرسێنێتەوە بەرامبەر بە ئێران ئەگەر جەنگەم گیرسێنێتەوە ئایا جەنگەکە بۆ چی ئەم جارە
تۆ دەڵێیت کەشتی گەلی و هێزی دەریایی ئێرانم لەناو بردووە، دەڵێیت بنکە ئەتۆمیەکانم لەناو بردووە، دەڵێیت بەرگری ئاسمانیان نەماوە، دەڵێیت ئێران ساروخەکانی 1990 نەماوە، دەڵێت ئێران ئەی جەنگ لە دەربارەی چیەکەی؟ ئەمجارە دەبێت مەسەلەن بۆ نمونە سیاسەت و استراتیجێکی تازە هەیە بۆی کەوا لە ئێران بداتەوە. وەم پێم وایە اختیاری یان سینارەی بەهێزەوەیە کە ئەمان بە شێوازە لە شێوازەکان لەگەڵ ئێرانەکانە دەکەنە ڕێکەوتن و ئەم ڕێکەوتنەش ڕەنگدانەوە دەبێت لەسەر ئاسی خۆڕڵاتی ناوەڕاست و پێگەی ئەمریکا و پێگەی ئیسرائیل و پێگەی ئێرانیش لە ناوچەکەدا. باشە کاکتۆر پێ دوایە بە ڕێکەوتن ئەمریکا شتی زیاتر دەست دەکەوێنەوەکو بە جەنگ بڵێن لە جەنگی ئەزمموی جەنگی 12 ڕۆژە بوو ساڵی 2025 ساڵی ڕابردوو مانگی 6 ئەزمموی بڵێن ئەم ساڵ لە مانگی 2 لە 28 دووەوە ئەزمموی جەنگێکی 30 ڕۆژە وە گەماروی دەریایی زیاتر لە مانگێک کە بەردەوامە. ینی بەڕێکەوتن ئەمریکا لەگەڵ ئێران بە گفتوگۆ شتی زیاتر دەست دەکەوێت تا جەنگ؟ خۆی کاک حەکیم یەک موشکیلە هەیە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەندەی ترامپ ڕنگدانەوەی لەسەر سیاسەتەکانی و کەسایەتی خۆی و هەنگاوەکانی خۆی ئەوەندە لەسەر استراتیجێکی دیاریکراویشی نەکردو کەچی بەدەستێنن لەگەڵ ئێرانیەکان بەڵکو وەکو باز دەکرێت هەرچەندە ترامپ خۆی دەڵێت من ئیسرائیل لە خزمەتی مندا یا من ئیسرائیلەکان بەکاردێنم یا بە پێچەوانەشەوە دەڵێن نا ئیسرائیلەکانە کە ترامپ بەکاردێنێ بەڵام وەکو دەڵێن ترامپ ڕاکێشەیە ناو ئەم جەنگەوە جەنگی ئەمریکانەوە بەڕاستی چونکە ترامپ نە چاوەڕێی دەکرد کە ئێرانەکان ئاوا بە شێوازە بەرگری بکەن، نە چاوەڕێی دەکرد بەو شێوازە درێژە بکێشن، نە چاوەڕێی دەکرد کە دانوستانەکان بۆ شێوازە ئێرانەکان سەرسەخت بن لە گفتوگۆکردن لەگەڵیدا بەڵکو ئەمە خواستێکی ئیسرائیلی و سەهیۆنی بوو بۆی کەوا هێرش بکردە سەر ئێران بەڵکو عەساوە لەعەلە گۆڕانکاری بکرێت چونکە استراتیجەتی ئیسرائیلەکان گۆڕینی ڕژێمی ئێرانی بوو بەڵام استراتیجەتی ترامپ تەنها هێرشکردنە سەر ئێران بە شێوازی کاتی و بۆی کەوا بیرروخێنە بەڵام نەڕووخە وەمایەوە و ئەمانەوەیشی وا دەکات کە ئەمریکا لە ئێستادا شتێکی وای بەدەست نەهێناوە جگە لە گرانبوونی وزەی جیهانی وزەی مەبەستم کە لە نەوتە و بازارەکانی جیهان جۆرێک لە شڵەژاوی تا دروست بووە و کاتێک شڵەژاوی لە بوای نەوت و نرخی نەوت تا دروستە بە شڵەژاوی لە نرخی کاڵەکانیشا دروستە بێت دوایمە بۆ هاوپەیمانەکانی ترامپ بۆ بازارەکانی جیهان شڵەژاویەکی دروست کردووە جگە لەمە شتێکی بەدەستهێناوە ترامپ چی بەدەستێنا ئەگەر شتێکی بەدەستهێنای بە تاوەکو ئێستا کە گفتوگۆ دەکەین هەتاوەکو ئێستا ترامپ لە بەرامبەر ئێراندا شتێکی مەلموس و بەرجەستەی بەدەست نهێناوە بۆ نمونە ئێرانەکان بڵێن ئێمە ڕازی دەبین کەوا یۆرانیەمە پیتەرراوەکەمان بدەین بە ئەمریکا یا بیگوازینەوە بۆ دەوڵەتی سێم یان دەستبەرداری بەرنامە ئەتۆمیەکان بین هەتاوەکو ئێستا ئێرانەکان ئەمان نەوتووە ئەگەر تۆ ئەمە نەوترێت ئیتر چی بەدەستێناوە بۆی ئێران پێم وایە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سەرڕای پیشاندانی هێز و توانای خۆی لە ناوچەی خۆرهەڵاتی ناوەڕاستداوە بە هەموو لایەک بڵێت من هێرشەکەم بەدەر لە یاسا نێودەوڵەتەکان بەدەر لە ڕێوشۆنە یاساییەکان شتێکی مەرموسی بەدەست نێناوە بەڵکو خۆی خسەوتە ناو مەئزەخێکەوە کە لێدەرچوونەکەی دیار نییە سەرنجامەکەی دیار نیە ئێستا دەڵێت ئەم گفتوگۆیانە بۆ بە گەیشتنە بە ڕێکەوتنیەک بەڵام ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی گشتگیر و یەکلاتەرەوە نییە بۆ نمونە کاتێکی دیاریکرا بە گەلە و ڕەشنووسێ هەیە کاتێکی دیاریکراوە بۆ ئاگربەست درێژ بکرد ماوە 6 ڕۆژ گفتوگۆ بگرێسە بەرنامە ئەتۆمیەکەت لە مودێم 6 ڕۆژە دوای بگەنە ڕێکەوتیان نەگەنە ڕێکەوت ینی سەرەکەی وەکو دەڵێ شیردا بۆ داپیردا یعنی ئەمە عملەیەکی تەفسیل و بەردەوامە کە نازانێ ئاراستەکەی بەرەو کوێیە بەڕاستی چونکە ترامپ یەک موشکیلێش لە سیاسەتی ترامپ و استراتیژ و فکری ترامپ ئەگەر فکری هەبێ ئەوەیە کە ناتوانێت پێشبینی هەنگاوەکانی ئایندەی بکەیت چونکە وەکو ئەمڕۆ لە BBC راپۆرتێکی لەسەر پۆستەکانی ترامپ لە سۆشیال میدیا لە تروس سۆشیال میدیا داوە ئەڵێ ڕۆژانە بە معدەلی لە مانگی یەکەوە تاکو مانگی 4 ڕۆژانە 20 پۆستی کردووە ئاخر 20 پۆست لە هەر ڕۆژەکە بە معدەلی ئەنا بە کۆی زۆر پۆستی کردووە لە ڕۆژ بووە بۆ لە سەعاتێکا نزیکەی 6 پۆستی کردووە یعنی ئەمە زۆر زەحمەتە بتوانێت لە کاتێکا دەڵێ ئاوا دەکەین وامان کرد ئەومان بەدەستێنە بەڵام لە بەرامبەردا سەرەکەی بە پێچەوانەکەی دەکات چونکە ئەگەر لە بیرمان بێ یا خەڵک لە بیری بێ ئەوانەی کە متابعە دەکەن چاک دەزانن ترامپ وتی من بەبێ خۆ بەدەستداوانی ئێرانی بێمەرج بە هیچ شتێکی تر ڕازی نابم
ئێستا هەڵدانێ داش لەسەر مەزی گفتوگۆ ڕێکەوتنەکەی لەگەڵیدا وەکی ئێمە ئێرانمان ڕوخانەوە من بردوومەتەوە بردوتەوە بۆچی دانوستانە گەڵاکە لەسەرەوە ئەڵێ من بنکە ئاتۆمیەکانیم لە ناو بردووە هیچ شتێک نەماوەتەوە تەنها خۆڵ و خاشاک ماوەتەوە ئەی باش ئەگەر خۆڵ و خاشاک مابێتەوە ئەی باش ئەم داواکاری تۆ چییە بۆ کۆتاییێنان بە بەرنامە ئەتۆمیەکە ئەگەر بەرنامە ئەتۆمیەکە کۆتایی پێ هاتی بێ ئەی کەوابێتە بۆچی داواکەی ئێران دەست پێ نەکاتەوە ئێران ئەوە نەکات لەبەرەوە بەڕاستی پێشبینیکردن یان بیناکردنی کۆمەڵێک سیناریۆی دروست لە واقعەکە زۆر زەحمەتە بۆی کە لەم کاتەدا لە ڕوانگەی هەنگاوەکانی ترامپ پۆستەکانی ترامپ سیاسەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بکەین بۆ ناوچەکە تەنها ئەوەندە نەبێ کە ئەوان لەگەڵ سیاسەتی واقعی مامەڵە دەکەن ئەوەی کەوان لە واقعەکەدا هەیە ئەمڕۆ بە جۆرێک مامەڵە دەکەن بەیانی جۆرێکی ترە سیاسەتێکی تر مامەڵە دەکەن وەدا سیاسەتێکیان نە لەسەر بەرمەبنای کۆمەڵە بنەمای دیاریکراو بێت کە تۆ ئاراستەکەی لێوە دیارە بەڵام ئەم سیاسەتە واقعیە کە ترامپ جێبەجێ دەکات سیاسەتێکی گۆڕاوە جێگیر نییە هەر کاتێک و هەر دەمێک بە جۆرێکی تر مامەڵە دەکەن باشە کاکتۆر پێت وایە بزگە لە بواری بڵێن موشک و درۆن ئێستا ئەوە گەروی هورموزە بۆتە چەکێکی کاریگەر کەوا بکە هەم ئەمریکا بیەوێ ڕێکەوتن لەگەڵ ئێران بکە لە بەرەوەی بەڕێز باس کاریگەری لەسەر وزەی جیهانیە تا نرخی سوتەمەنی ناوخۆی ئەمریکا گران بووە مادە خۆراکیەکان بامان شێوە غازی سروشتی بامان شێوە گەروی هورموز ئەوە ڕۆڵە دەبینی خۆ قۆناغی پێشووتر ئەو چەکە باز نەدەکرد لەلایەن ئێران ئێستا و خاڵی گلاکەرەوەی من پێم وایە ئێرانەکان زۆر بە باشی توانیان ئیدارەی بەکارهێنانی گەروی هورمز بدەن لەم ململانە لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەگەڵ جیهانیشدا وتوانیان هەتاکو ئەم سادەش کە ئێمە گفتوگۆ دەکەین توانیان بە ئاراستەیەکی باش بەکاری بێنن تاوەکو بۆ ئەنجامەکە بۆ ئامانجەکانی خۆیان یان بۆ خزمەتی ئامانجەکانی خۆیان بخەنەگە بۆ چونکە ئەوان توانیان کلیلی گەروی هورمز بەدەستی خۆیانەوە ئێرانەکان لە پێش جەنگە زۆر ئەمان دووپات دەکردەوە کە گەروی هورمز دادەخێن و ئیسرائیلیەکان لە ڕێگەی دەستگا مخابراتەکانی خۆیانەوە راپۆرتیان داوە بە ترامپ کە ئێران ناتوانێت گەروی هورمز دابخە یەکێک لەو خاڕانەیە کە عەفوەن یەکێک لەو خاڕانەیە کە ترامپیان تێدا بە هەڵە بردوبوو عەفوەن فەرموو کاکتۆریە بەڵێ یەکێک بوو لەو خاڕانەی کە ترامپیان تێدا بە هەڵەدا بردبوو کە ئێرانەکان ناتوانن گەروی هورمز دابخن بەڵام ئێرانەکان توانیان گەروی هورمز دابخن و توانیان کلیری کردنەوە و یاداخستنی گەروەکە بەدەستی خۆیانەوە بێ سەرەڕای گەمارە ئابوووریەکانی گەمارە دەریایەکانی ئەمریکا بۆ سەر گەروەکە بۆیە لەم حاڵەتەدا ئەتوانین بڵێن ئەوەی کە باڵانسی ئێرانیەکانی بەهێز کردبوو یا هاوکێشەکەی لاسەن کردو بۆ ئێرانەکان ئەوەیە کە ئەمان گەروی هورمزیان بەدەستەوە بوو و تا ئەم ساتەش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا نەیتوانی ئێران ناچارکە لەژێر فشاری ئابووری لەژێر فشاری دەریاییدا تاکو ئەو گەروە بکاتەوە سەرڕای ئەوەی کە وڵاتانی ئەوروپاش و دەوڵەتانی تریش لەسەر خەت بۆی کەوا ئێرانیەکان ئەم گەڕۆ بکەن و نەیکردەوە بۆیە ئیدارەدان و بەکارخستنی بۆ خزمەتی ئامانجەکانی خۆیان ئێرانەکان لەم خاڵەدا زۆر سەرکەوتوو بوون و توانیان لەم ململانەیەدا گەروی هورمز بەدەستی خۆیانەوە بگرن و من پێم وایە دوای کۆتایی ئەم جەنگەش ئەو گەروە هەیمەنە و هەژمون و وەسێبەری ئێرانی زیاتر بەسەرەوە دەبێت. باشە کاکتۆر ئەو گەروی هورمز بەڕێزتر وەکو گەروێکی بڵێن وەکو چەکێکی ئابووریە بۆ ئێران بۆ نمونە کاریگەری هەیە لەسەر بازاڕی وزەی جیهانی یاخوو بڵێن وەکو چەکێکی سەربازیشەوە لە هەمان کادا وەکو چەکێکی سیاسیش بۆ هەژمونی ئێران لە قۆناغی داهات و بەکاری دێنێ هەمەلایەنەیە هورمز گەروی هورمز خاڵێکی استراتیجی گرنگە بۆ ئێران لە کۆی کایە سیاسی و ئابووری و ململانەکانیدا واتە بەس تەنها خاڵێک نییە بڵێن ئەمە گەرویەکی جیۆسیاسیە لە ڕووی جیۆپۆلۆتیکیەوە ئێران دەستی بەسەردا گرتووە یا بڵێن ئابووریە یا بڵێن لە پرۆسە سیاسی و گفتوگۆ سیاسی و مفاوضەتەکانی خۆیان بەکاری دێنێ نا گەروی هورمز پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە
و ئێرانەکان توانیوانە ئەو پێگە استراتیژیک گرنگەی لە بواری ئابووری لە بواری جیۆسیاسی لە بوارەکانی ململانەی لەگەڵ وڵاتیەکگرتووەکانی ئەمریکا بۆ خۆی بەکاری دێنێ وەکو چەکێک بەدەستیەوە بۆەوەی کەوا بەرامبەرەکەی ناچار کە بێنێتە سەر گفتوگۆ یا بۆ ئەو ئاراستەیە کە خۆی دەیەوێت ڕای بکەشێ ئەگەر 100% نێ بەڵام خزمەتی بە بەرژەوەندەکانی ئێران کردووە لەم قۆناغەدا بۆیە ڕنگدانەوەی ئابووری هەبوو ڕنگدانەوەی سیاسی هەبووە کە دەوڵەتانی تر هاتوونەتە سەر خەت و داوا دەکەن بکرێتەوە بەس تەنها وڵاتیەکگرتووەکانی ئەمریکا نییە تەنها دەوڵەتانی کەنداو نییە بۆیە ئێرانەکان سەرڕای بوونی ئەم فشارانە لەسەریان لەسەر ئەم خاڵە استراتیژیک گرنگەی کە هەیەی ئەوان نانتوانیوە وا لە ئێرانەکان کرد کە دەستبەرداری ئەم خاڵە استراتیژیە بن لەم ململانێدا پێم وایە ئێرانەکان ئەتوانن لە ئایندەشدا زۆر خاڵێتریشێ بەکاری بێنن تاوەکو ئەگەر هاتوو بکەونە ململانەیەکی نوێ یا جەنگێکی نوێ لەگەڵ وڵاتیەکگرتووەکانی ئەمریکا ئەو کاتە یەمەنیەکان بابلمەندە و کۆمەڵ هەنگاوی تر بنێن کە زەرەری زیاتر بێ بۆ سەر کایە سیاسی نێودەوڵەتەکان ئابووری نێودەوڵەتی و دەوڵەتانی ئەوروپا بەتایبەتی یعنی تەسەور کە کاک حەکیم ئێستا لە بەریتانیا وەزیری هەفتەی ڕابردوو وەزیری مالیەی بەریتانی پلانێکی داناوە بۆ ساڵی ئایندە کە کاریگەریەکانی داخستنی گەروی هورموز وای کردو کە ئەمان دنیایە پارە تەرخان کەن بۆ بوارە ئەو بارانەی کە پێوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە تاوەکو ئەو لێکەوتە ئابووریانی بەسەر ژیانی هاوڵاتیانی بەریتانیاوە کەم بکرێتەوە ئەمە بۆ بەریتانیا ڕاست بێت بۆ فەڕەنسا ژوایە بۆ ئەڵمانیا ژوایە بۆ کۆی دەوڵەتانی تری ژوایە لەبەرەوە داخستنی گەروەکە تەنها شەرک نییە لەگەڵ وڵاتیەکگرتووەکانی ئەمریکا یا دەوڵەتانی کەندا بەڵام بەڵکو کۆی دەوڵەتانی جیهان لێکەوتە ئابووری و سیاسی و استراتیژیەکانی گەروی هورموزی بەسەرەوە دەرکەوتوو باشە کاک تۆ سەبارەت بە نیگەرانی ئیسرائیل یاخود نەتەنیاهۆ میدیای ئیسرائیلەکان و ڕۆژنامەی مەعارفیش باسی لەوە کرد بوو کە ئێستا پەیوەندی ترامپ و نەتەنیاهۆ جۆرێک لە ئاڵۆزی تێدای هەم بەوەی لێک نزیکبوونەوەی ئێران و ئەمریکا و بە هەمان شێوە بۆ پرسیەوەی کە ئاگربەست وەڕاگرتن لوبنانیش دەگرێتەوە ئیسرائیل زۆر نیگەران لەم باردۆخە کە ڕێنامانجەکانی بەدین هات واگەر ڕێکەوتنیش بکرێت لەگەڵ ئێران ڕۆڵی ئێران لە ناوچەکە بەهێز بێتەوە هاوپەیمانەکانی بە هەمان شێوە ڕێژێک لە خاڵەکانی لێکەوتەی ئەم ڕێکەوتنانە یا با بڵێن پاش جەنگ ئەوەیە کە ئێران بە بەهێزیەتەوە ناوخۆڕاتی ناوەڕاست و زیاتر پەیوەستی دەکات بەو گروپانە یا بە ئەو حیزبانە یا بە ئەو لایەنانەی کە پشتگیری کردوون لە بەر لە جەنگەکە و پاش جەنگەکە بە شێوازێکی تر بۆی ئیسرائیلەکان لە سەرەتادا کە جەنگیان دەربارەی لەگەڵ حیزبوڵڵا ڕاگەیان لەگەڵ حوسەکان ڕاگەیان لەگەڵ بەرەی مقاومەی عێراقی ڕاگەیان یان هێرشی کردو لەسەر ئەم بوارانە یا بەواتایەکی تر بەتەنها هێرشی دەکردە سەر ئەم لایەنانە و ئێرانیش لە ڕووی ڕاگەیاندن و فەرمیەوە کەم تەرخەم بوو لەم بواران نەداهاتە سەرخەت بووی بۆیە ئیسرائیل ئامانجی ئەوە بوو کە ئێران زەعیفکە گروپەکان زەعیف دەبن و بەرئەنجام ئامانجەکانی خۆڕاتی ناوەڕاستی نوێ کە بنیامین نێتانیاهۆ پلانی بۆ دانابوو سەر دەکەوێت بەڵام ئێستا کە دەبینێت ئەمریکا یا ترامپ ڕاستتر بڵێن لەگەڵ ئێرانیەکانە دەستی نەرم کردۆ دێ بکرێتە ڕێکەوتن ناو ڕێکەوتنەکە بۆ ئیسرائیلەکان وەکو بڵێ شۆکێکی گەورەیە بۆ چونکە لە ڕابردووی ئێرانیەکان نانوتووە ئاگربەستی ئێمە پەیوەستە بە ئاگربەست لە لوبنان بەڵام ئێستا دەڵێن حیزبوڵڵا بەشێکە لەم پرۆسەیە ئەگەر ئاگربەست دەکەن دەبێ ئاگربەستی لە لوبنان بکرێت ئەگەر بێت و ئێوە ئەتانەوە لەگەڵ ئێمان ڕێکەون دەبێت خواستەکانی ئێمەش دابین بکرێت لە لوبنانە کابەتە ئەمە چی دەگەێنەوە دەگەێنێت کە ئێرانیەکان بە بەهێزی هاتوونەتە ناو خۆڕڵاتی ناوڕاست یان بە بەهێزی دێنەوە ناو خۆڕڵاتی ناوڕاست و پێگان بەهێزی بن ناوچی خۆڕڵاتی ناوڕاستە بۆیە ئیسرائیلەکان بەمە قەڵس بوون بەمە ناڕەحەت بوون نیگەرانن و بۆیە هەموو هەوڵەکەدەن بۆی کەوا ئەمریکا و ئێران نەگەنە ڕێکەوتن بۆی کەوا ئامانجەکانی خۆیان بەدی بێنن بەردەوام بن لە شەڕ لە هێرشکردنە سەر ئێران و ئەم حاڵەتەی نەشەڕ و نەئاشی بەردەوام بێت و نەئارامی لە ئێران و ناوچەکەدا بەردەوام بێت چونکە ئەوان وەکو دەڵێن ڕاوچی خراپ ینی
بە شێوازێک لە شێوازەکان بۆ بارودۆخێکی نەخوازراو دەگرێت ئەوان حەزەکەن نەئارامی لە ناوچە خۆڕاستە دروست بێت تاوەکو ئامانجەکانی خۆیان بەدی بن بۆیە هیچ شتێک نییان وەکو بڵێ مرۆڤێکی کامڵ ئەوە سەرسام بکە کە بۆ ئیسرائیلەکان پیان ناخۆنا ئیسرائیلەکان هەر پیان ناخۆشە هیچ ڕێکەوتنێک لەگەڵ ئێرانە بکرێت چونکە ئێرانەکان ئەگەر بە تۆ ڕێکەوتن کرد کابێتە حسابیان بۆ کراوە وەکو لایەنێکی دانوسکار وەکو تەڕەفێک لە ڕێکەوتنەکە ئەم ڕێکەوتنە نێوان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کە لە ڕووی سەربازی و لە ڕووی ئابووری و لە ڕووی استراتێجی و پێگەی جیهانیەوە دەوڵەتێکی گەورەیە لەگەڵ ئێراندا کە ئەیانیش بیرروخێنن دوێنێ بەڵام ئەمڕۆ لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ گفتوگۆ دەکەن. باشە کاکتۆرەوەی کە پێویستە بە بەرنامە ئەتۆمیەکە کە بەرنامەی ئەتۆمی ئێران بە پێ و بڵێن لێک تێگەشتنە ڕەژنووسەی کە بڵاو کراتەوە باز لەوە دەکات لە ماوەی 6 ڕۆژ قسەی لەسەر بکرێت بڵێن تا ئێستا یەکلا نەبووەوە ئایا بەرنامە ئەتۆمیەکەی ئێران چی بەسەر دێ چۆن ماوەڵی ڕەڵدا دەکرێت ئێران داوای بڵێن چەند داواکاری جێبەجێکرێ ئەمریکا بە هەمان شێوە ڕوون نییە کاک حەکیم پێم وایە بەرنامە ئەتۆمیەکەی ئێران گەیشتن بە ڕێکەوتن لەسەر بەرنامە ئەتۆمیەکەی ئێران ئەگەر بە 6 ساڵی ڕابردوو نەگەیشت بنە ڕێکەوتن بەخوا بە 6 ڕۆژی تریش ناگەنە ڕێکەوتن پێم وانە ئەو دیاریکردنی ئەو کاتانە 6 ڕۆژ و 30 ڕۆژ و 2 مانگ و 90 ڕۆژ و ئەمشتانە هۆکارێک بنیان ڕێگایەک بن بۆ چارەسەرکردن بەدەر کە ڕێگایەکە بۆ دەربازبوون لەم قەیرانانە بەڵێ چنە ناو گفتوگۆ دەکەن لەسەر بەرنامە ناوکیەکانن بەڵام پێم وانە ئەوەندە ئاسان بێ بگەنە ڕێکەوتن بەڵێ ئەگەر ئیرادەی ڕێکەوتن هەبێ بەو شێوازێکەوە هەردوو لە خاڵەکانی خۆیان بەدەست بێنن ئەگەرە ڕێکەوتن بەڵام وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا نایە بچێتە ژێر فشاری بەڕەسمی ناساندنی بەرنامەی ئەتۆمی ئێران یان پلانە ئەتۆمیەکانی ئێران بەواتایەکی تر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا چەندین جار ڕایگەیاندووە کە نابێت ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی بێتە ناو نادینەوەی جیهانیەوە لەبەرەمە ئەم خاڵە بۆ ئەمریکا گرنگە کە پیتاندنی یۆرانیۆم لە ئێران ڕابگیرێ یا لە ئاستێکدا بێ کە نەگاتە ئاستێک کە ئێرانەکان بتوانن دەست بۆ چەکی ئەتۆمی بەرن و ئەو یۆرانیۆم پیتەنراوی کە ئێستا باز دەکرێت بای ئەوەندە دەکات کە چەکی ئەتۆمی لێ دروست بکرێت ئێرانەکان دەستبەرداری ببن ئەمە ئاسان نیە ئێرانەکان دەستبەرداری بن چونکە ئێرانەکان لەسەر ئەم بابەتە هێرشیان کراوەتە سەر ڕابەرەکەیان کراوە بە ئامانج وە پیادەکانی جیلی یەکەم و جیلی دووەمیان کراوە بە ئامانج یان ئەگەر سەرکە ئێستا کەسە دیارەکانی ئێران کەمتر بوونەتەوە سەر ڕایەوەر لە ڕابردووە هەروە دەکرد وەزیرێکیان هەروە دەکرد کەسایەتێکیان دەکانە ئامانج بۆیە سەرڕای ئەو هێرشە بەرفراوانەی کە لە جەنگی 12 ڕۆژە و 4 ڕۆژە و هەتاکو ئێستا نەجەنگە ناشێ ئەم باسی 4 ڕۆژ دەکەن بەڵام زیاتر لە 4 ڕۆژە بەڕاستی جەنگەکە بۆ شێوازە بووە کە سەرتاپای ئێران کەوتە ژێر هێرشی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل ئێران چۆن دەستبەرداری ئەوە دەوێت بۆ شێوازی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەیەوێت ئەگەر بۆ شێوازە نەبێت کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەیەوێت ئەی بە چ شێوازێک بە چ شێوازێک ئەمە ئاسانە بگەنە ڕێکەوتن پێم وایە کارێکی ئاسانە پرۆسەیەکی ئاسانیە کە بتوان لە مودەی 6 ڕۆژە ئەمە نقطە لەسەر خاڵی کۆتایی دابنێن بوون. بەڵێ پێرەچێ ئێرانەکان سازشێک بکەن لەسەر بڵین یۆرانیۆمی پێتێنراو و بەرنامە ئەتۆمیەکان لە بەرامبەر لابردنی بلۆگ لەسەر پارەکانیان چکە بازەوەکە زیاتر لە نزیکەی 120 میلیارد دۆلاری ئێران دەستی بەسەردای گیراوە بە هەمان شێوە ڕوبەڕووی دەیان سەدان بڵێن سزا بۆتەوە لە کەرتینەوە لە بوارەکانی دیکەگەر ئەمە هەڵگیرێ پێدواز ئەنی سازشێک بکرێت لەسەر پرسیەتۆ پێم وایە ئێرانەکان لەژێر فشارێکی گەورەدان لەژێر فشارێکی ئابووری سەختدان لە ڕووی سیاسیەوە قەتیس کراون لە ڕووی ئابووریەوە فشارەکان ڕۆژ بە ڕۆژ لەسەریان خراپ دەبێت بژێوی ژیان لە ناو ئێراندا گەشتە ئاستێکی مەترسیدار تمان بەڕێژێکی زۆر بەرچاو دابەزیوە لە تاریخ ئاشتیوانە بوو بۆیە ئەمانە فشارن لەسەر ئێرانەکان بۆی کەوا دەسوی پەنجە نەرمکەن دەربارەی بەرنامە ئەتۆمیەکان من پێم وایە ئێرانەکان دەستبەرداری کۆی بەرنامەی ئەتۆمی نابن بەڵام لەوە ئەچێت نیازیان هەبێت یا خواستیان هەبێت یا ئەویان دەربڕی بێت کە
بەرهەمێنان یا پیتاندینی یۆرانیۆم بۆ ئاستێکی ڕێژەیەکی دیاریکرا و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و خۆیان لەسەر دەکەون دابەزێنن و ڕێک بکەون لەسەرەوەیکەوە ئەو یۆرانن پیتەنراوەی کە هەیە دڵنیایی بدەن بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بە وزەی ئاژانسی جیهانی ناوەکی کە ئەم یۆرانن پیتەنراوەش ناچێتە بواری سەربازیە و لە بواری مەدەنی یا بواری مەدەنیدا ئیشی پێدەکرد بۆی ئێرانەکانیش دەبێت دەست بەرداری کۆمەڵشتن کە کاتێک تۆ دەچیت سەر مێزی گفتوگۆکردن پێویستە کات ئەو بزانین کە تۆ لە بەرامبەر بەدەستێنانی کۆمەڵە خاڵدا دەبێت تەنازل لە کۆمەڵە خاڵدا بکەیت بۆی کەوا بگەنە ڕێککەوتنێک ناکرێت تۆ لە حاڵەکاتێکە لە حاڵێکدا بیت کەوا بزانین لە ئاسی بەهێزیدا لە ڕوانگەیەکی بەهێزی تەواو قسە دەکەیت و هیچی لایەنێکی نێگەتیڤی و نەرێنی و لاوازی نییە لەلایەن تۆ ئەمە هەڵەیە پێم وانێ ئێرانەکان جوابێت بکەنەوە کە هیچ خاڵێکی لاوازان نییە کە ئەسن ناو گفتوگۆ بەڵێ ئێرانەکان خاڵی لاوازیان هەیە کە کاتێک گفتوگۆ لە وڵات یەکگرتووەکانی ئەمریکاکەن بەڵام ئاسی تەنازولی ئەوان ئاسی دەستبەرداربووری ئەوان لە بەرنامەی ئەتۆمی پێم وان نییە سەفر بێت بەڵکو لە ئاستێکدایە کە وڵاتی یەکگرتووەکانیش ئەتوانرێت مساوامەیەکی لەسەرکەن لەگەڵ کۆمەڵی هەنگاو کە بواری سزاعابووریەکانێتی پارە بلۆکراوەکانێتی هاتنەوە ناوەی کۆمەڵگای نێودەوڵەتیە و دەستبەرداربوونە لە کۆمەڵێ شگە ناوچە خۆرەڵاتی ناوەڕازدا و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان بە شێوازی کتر مامەڵە بکات لەگەڵ ئێراندا ئەمانە کۆمەڵی خاڵن بەڕاستی دەبێت چاوەڕێ بکەین بزانین چی دەگوزەرێ چونکە ئەوکو لە سەرەتا شەوتم ئێمە لە بەردەم سیاسەتێکی واقعی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاین ناتوانین بڵێن سیناریۆی نزیک لە واقع ئەوەی کە تەواو ڕوئەدا لە ئاینەدا ئەمەیە چونکە ئەوان لەگەڵ ڕۆژدا مامەڵە دەکەن سیاسەتی ڕۆژیان ناجێگیریان هەیە کە ڕۆژانە دەگۆڕێت مادە ئەم سیاسەتیان هەیە کابێت ئەکرێت لە ناکاردا شتێ بێتە ناو کایە سیاسەکانەوە گفتوگەکانەوە هەموو هەڵوەشێنێتەوە دوورش نیە شتێک بێتە ناو گفتوگۆکانانەوە بە زوور ڕێککەون یعنی زۆربەی زۆری میدیاکارەکانی جیهان دوێنێ شەو تا درەنگانی شەو چاوەڕێ بوون کە ترامپ ڕای بگەێنێت کە ئەمە ڕێککەوتنەکەمانە لەگەڵ ئێراندا چونکە ئەو پۆستێک کە کردی بەڕاستی پۆستێک بوو کە ئاماژەی ئەرێنی زۆری لێ دەخوێنرایەوە تەنانەت لە کۆتا لە پۆستێکدا کە کردی لە سۆشیال میدیا لە کۆتا خاڵەکانش دەڵێت کێ دەڵێت کەس نازانێت کێ دەڵێت ئێرانەکانش دابن بە بەشێک لە پرۆژەی ئەبراهیمی ئاخر ئەمە لە کاتێکا کە تۆ هێشتێکی زۆر بەرفراوانەکە لەگەڵ ئێراندا و ئێران تۆ بە شەیتانی گەورە ناو دەبات و دەڵێت مردن بۆ ئەمریکا و ئیسرائیل و جەنگێکی چ ڕۆژە کراوەوە بڵێ وەڵا کێ دەڵێت ئێرانەکانی دوای نایە ناو ڕێکەوتنی ئیبراهیمیەوە ئەنی ئاراستەکانی سیاسەتەکانی ترامپ بەڕاستی شێوازێک نییە کە بڵێن لای نەدامانە دەکەونە ڕێکەوتنێکی کولی کە بەرنامە ئەتۆمیەکەش ئێرانەکان دەستبەرداری نابن و بەردەوام دەبێت و پێم وانێ بۆ شێوازە بەڵکو دەبێت چاوەڕێکەم زانین ئەوان لەسەر چی گفتوگۆ دەکەن و لەسەر چی خلافانە ئەوەی کە ئێستا ئێمە دەزانین بە شێوازی گشتیە کە ئەم ڕەشنووسێ لە بەردەمدایە ڕێگا خۆشکەرە بۆ ئەوەیکەوە گفتوگۆ جددیەکانی ئایندە دەست پێ بکات ئایا ئەم ڕەشنووسە دەبێتە ڕێکەوتن ئیمزای لەسەر دەکەن ئەمریکان خاڵەکان ئەم خاڵانەیە فعلەن کە لە میدا جیهانەکانەوە بڵاو کراوەتەوە ئەگەر بەم شێوازە بێت ئایا ئەمە جێبەجێ دەکرێت ئێران گەرو هورمز دەکاتەوە ئەمریکا دەستبەرداری گەمارۆکان گەرو هورمز دەبێت ئەگەر ئاوارە بەو شێوازە کەوابەتەمە نیەتی باشە و گەڕانەوەی متمانەیە بۆ نێوانیان ئەتوانێت لەسەر مێزی گفتوگۆ کاکتۆر ئەوەی کە پێوەستە بە پرسی بەرنامەی موشەکی ئێران درۆنەکانی هاوپەیمان و گروپە چەکدارەکانی ئەو بەشێک نییە لە گفتوگۆکان ئێستا وازی لێنراوان پرسە وەکوتم ئەگەر بەگەرە ڕەشنووسەکە بێ بەڵێ هیچ پێوەستێ بەوانەوە کە ئێرانەکان دەستبەردارن بەڵکو ئێرانەکان داواکەن کە ئاگر بەست حیزبوڵاش بگرێتەوە کابەتە نەک دەستبەرداریان نایە بەڵکو جەختیشان لەسەر دەکات دیفاعیشان لێ دەکات و زیاتر پەیوەستبوونی ئێران دەگەێنێ بە ئەوانم بەرە سەرڕای باز نەکردنی توانە موشەکەکانی ئێران و دەستبەرداربوونی لە موشەکی بالیستی ئەو شتانە ئێرانەکان بەگوێرەم ڕەشنووسە زیاتر پێوەستە کاتەوە بە خۆڕڵاتی ناوەڕاستەوە زیاتر گریان دەداتەوە بە خۆڕڵاتی ناوەڕاستەوە زیاتر وایە وان لێ دەکات کە
سەرقاڵ بن بەو شێوازەی کە لە ڕابردووە کردویانە ینی زۆر ئەوەی کە ئاماژەیەکی دروستە بۆیکەوە ئێرانیەکان پەیوەستن بە گروپەکانی ناوچە خۆڕڵاتی ناوڕاستە بوونی ئیسماعیل قانیە لە عێراقدا لە گەرمەی ئەو گفتوگوانی کە لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەکرێن هەر لە دوای وەستاندنی جەنگ کە پرسی پێکەنانی حکوومەتی عێراقیاتە پێشەوە ئیسماعیل قانی چەندی جارەتە دەبەغا گفتوگۆ کردووە گرنگی داوە بە کەیسی عێراق ئەگەر باش و ئەم دەوڵەتە ئەم هێزە لە ناوچە خۆڕڵاتی ناوەڕاست ئەگەر دەستبەرداری پشگیری گروپەکانی نزیک لە خۆی بێت ئیسماعیل قانی چێکا لە گەرمەی جەنگی لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لەناو عێراقدا ئەی بۆچی ئێرانیەکان دیفاعەکەن لە حیزب الله ئەی بۆچی دیفاعەکەن لە حوسیەکان ئەی بۆشی ئەمانە بە یەک پرۆسەوە ببەسرێنەوە وەکو هەڵقەیەکی گرێدراو لە یەکدەوە کەوابەتەوە بەهێزیرانە گەیر لە قەزەکە و دۆڕاندنی ناتەنیاوە و ئەمریکەکان لەم بابەتەدا ئەگەر بێت و بۆ شەوازەیە کە باز دەکرێت لەناو ئەو ڕەژوسانەدا باشە ئێستا دۆناڵد ترامپش قسەی کردووە دۆناڵد ترامپ قسەی کردووە لە تۆڕی تروس سۆشیال باز لەوە دەکات کە دەڵێ ئەگەر ڕێکەوتنێکی باش دەکەمنەوە وەکو ڕێکەوتنێک کە ئۆباما کردوێتی و کە پارێکی زۆری بە ئێرانیەکان بەخشیوە و باز لەوە دەکات ڕێکەوتنەکە کەس نەیبینیەوە بە قسەی خۆی دەڵێ ناوڕۆکە کەشی کەس نایزانێت و دەڵێ گوێ لە دۆڕاوەکان مەگرن دیارەمە بە سیوانەیە کە ڕخنەی لێدەگرن لە ناوخۆی ئەمریکا ڕێکەوتنەکە پێ دوای بەم زوانە وەکو واژۆشی بکەن و دواییش سەبارەت بە پێگەی ئەمریکا دوایەم جەنگە لەگەڵ ئێران و نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بینی ئیسرائیل ئەمریکا وڵاتانی کەندا و ئێران چی لێ چاوەڕێ دەکرێت لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوایەم قۆناغە ئەوەی بەڕێزت ئاماژەت پێکرد بەڵێ ترامپ وای وتووە کە ئەوەی کە باراک حوسێن ئۆباما ئەوان نووسیوێتی باراک حوسێن ئۆباما ئەوەش واتایکی هەیە کە مەسەلەن کە دەڵێ حوسێن مەبەستیەوەی کە ئەو موسڵمان بەڕەچەڵک موسڵمان بوو ناوی حوسێنە کە بەردەوام باسی دەکات کە لە کاتی خۆیدا ڕێکەوتنی کردووە بەرامبەر بە کۆمەڵە پارە بدا بە ئێران دەربارەی وەساندنی پیتاندنی یۆرانیەم بوو لەم بابەتانەوە هەڵە خراپترین مامەڵەی ئەمریکا بوو من مامەڵێکی باشتر دەکەم و وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد کەوتێتی جۆرە دۆڕاوەکان مەگرن و کەسیش ئەم ڕێکەوتنەی نەبینی و خۆم دەبینم بەڵێ ترامپ ئەم شتانەی هەیە ترامپ دەڵێت بەس خۆم دەزانم فعلا بەس خۆی دەزانێت بەس خۆم بینیم بەس خۆی بینیوێتی ڕاستەکە ئەو شتانەی ڕاستن بەڵامانی کە ناڕاستن ئەو لێ دوانە دژبەیەکانەیەتی کە لە 24 ساعتە دەگۆڕێ لە مودەی ئەم جەنگا چەندین لێ دوانی جیاوازی داوە لەسەر ئەم پرۆسانە بەرحاڵ وێنەی ئەمریکا بەڵێ وێنەی ئەمریکا نەخشەی ڕۆژهەڵاتی ناوڕاست وڵاتانی کەندا و ئێران بەڵێ ئاجان بەس بێمە سەرەوەیە بەرحاڵ ئایا لێکەوتەی یان پاش جەنگ چی دەبێت خۆڕاتی ناوەڕاست چی دەیە ئەمە پرسیارە گەورەکەی ئایا خۆڕاتی ناوەڕاست دەگەڕێتەوە پێش جەنگ پێم وانیە بە هیچ شێوازێک خۆڕاتی ناوەڕاست بگەڕێتەوە پێش جەنگ وەکو چۆن گەر و هورمز ناگەڕێتەوە پێش جەنگەکە ئێرانەکان ناگەڕنەوە پێش جەنگ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش ناگەڕن ئەو بارودۆخێکە هاتۆتە پێش کە قۆناغێکی نوێیان لە خۆڕاتی ناوەڕاست هێناوەتە گۆڕێ هێناوەتە کایەوە ئەمەش ئەوە ناگەینە کە خۆڕڵاتێکی ناوەڕاستی نوێی ئەوەی کە ناتەنیاوە باسی دەکا ئەوە بێ نا هەر بارودۆخێکی نوێ لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست هاتۆتە کایەوە ئێرانیەکان لەم بارودۆخە ئیسفادەیان کردو زەرەرمەندیش بوون من پێم وایە بە گوێرەی زەرەرەکانی ئێران کە کردوێتی لەو موشک باران و تۆپ باران و هێرشانی کە کراوەتە سەری سوودمەند دەبێت لە خۆڕڵاتی ناوەڕاستی نوێدا بۆچین خۆمە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش بە هەمان شێوە سودمەندی گەورە دەبن لەوەی کەوان ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستە دەوڵەتانی تر زیاتر پێوەستەکە بەخۆیەوە ئەو دەوڵەتانی کە لە ترسی هەژمون و هەیمەنە و نفوزی ئێران پەنایان بۆ ئەمریکا برد بۆ ئەوەی کەوا ئەمریکا لە ئێران بدات و بەدەر لە ئیسرائیل دەوڵەتانی تریش کە هامی ترامپیان دەدا بۆی کەوا لە ئێران بدات و ئێران بڕۆخێنێ ئێران ئێستا ماوەتەوە بە بەهێزی ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستەوە زیاتر پەنا بۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەبن کە ئەمریکا لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست بێنێتەوە پارێزگاری لە نظام و سیستەمەکانی خۆیان بۆیە ئەمانە
لە کاتێکدا کە داوا لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەکەن بەو شێوازە تەواجودی زیاتر لە خۆڕاتی ناوەڕاستە بێت وڵاتی گرتوەکانی ئەمریکا زیاتر پەیوەستەکەن بە خۆڕاتی ناوەڕاستەوە و زیاتر سودمەند دەبێت لە خۆڕاتی ناوەڕاست و داکۆکیکردنی وڵاتی گرتوەکانی ئەمریکاش لە عێراق و شێوازی حکوومەت و کێ سەرۆک وەزیران بێ و کێ وەزیرەکان بێ لە ناو عێراقدا نمونەیەکی بەرچاوی ئەمەیە و تاکە زەرەرمەندی ئەم پرۆسەش بریتە لە دەوڵەتانی ناوچەکە بەتابەت دەوڵەتانی کەنداو ئەو دەوڵەتانەی کە خاوەن پارەن خاوەن ڕەسمالێکی گەورن ئەنی ئەومان لەبیر نەچێت کە یەکێک لە هەنگاوەکانی کە خزمەتی بە ترامپ کرد لەم ماوەیەدا بوو بریتی بوو لە کشانەوەی ئیمارات لە ئۆپیک و ئۆپیک پلاس بۆی کەوا بەسەر بەخۆی نەو بفرۆشێ بەسەر بەخۆی چۆرین دەیە بفرۆشە بە نرخەکەی و چەنە دەخاتە بازاڕەوە ئەمە ترامپ بە شێوە ڕایگەان کە ئەمە هەنگاوێکی زۆر باشە چونکە ئەمە هەم لە خزمەتی ئیسرائیلەکانەوە هەم لە خزمەتی ئەمریکەکانیشە بۆیە هەنگاوەکانی ئایندا لە خۆڕەڵاتی ناوەڕاست هاوکێشنەوەکانی خۆڕەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی ناوچەکە پڕاستی هاوکێشەی نوێ دەبن کە تایدا کۆمەڵێک هاوپەیمانێتی نوێ سەر هەڵدەدەن کە تایدا ئێران یەکێکە لە جەمسەرەکانی و وڵاتی گرتوەکانی ئەمریکا و دەوڵەتانی عەرەبی هاوپەیمانی بەشێکی تر دەبن لە هاوپەیمانەتێکی نوێ بەتایبەتی ئەومان لەبیر نەچێت کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەدەر لە بواری ئابووری لە ڕووی سیاسی شەوە پەیوەستە بە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە. باش کاکتۆر چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە ڕۆڵی چین و بڵێن رووسیاش ئایا دانەوێت ئێران و ئەمریکا ڕێک بکەون و ترامپ لە چین باز لەوە دەکرێت کە هیچی دەست نەکەوت پێت لەو سادانەی کە کردوویەتی بۆ چین. ئەزانی چۆن خۆی چین وڵاتی گرتوەکانی ئەمریکا دوو هێزی گەورن یعنی لە ڕوانگەی جەنگی ئێران و ئەمریکاوە پەیوەندەکانی خۆیان ڕێک ناخەنەوە چونکە ئەوان لە ڕوو ئابوووریەکە و مامەڵەیەکی گەورەتریان هەیە کە لە ئێران و جەنگی ئێران گەورەترە ئەومان لەبیر نەچێت بۆیە ترامپ ڕایگەیاندووە کە ئەوان جیتون واتە دوو دەوڵەتی گەورن زلهێزن و چاوەڕوان دەکرێت سینیەکان چینەکان زیاتر لە ڕۆڵە ئابوووریەکە ڕۆڵی استراتیژیش بگەن لە ناوچەکەدا چونکە تەنها بە ڕووی ئابووری و پەیوەست نین ئێستا بە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستەوە بەڵکو لە ڕووی استراتیژیشەوە پەیوەستن چونکە داخستنی گەروی هورمز کاریگەری دەکاتە سەر پێگەی چینیەکانیش بۆ چینەکان لەم بارودۆخەدا هیچ هەنگاوێکیان نەناوە سەر ڕای داواکردنی ئەمریکیەکان بۆی کە چینەکان ڕۆڵێک بگەڕن بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە یعنی کە لە سەردانەکەی ترامپ کردی بۆ چین ئەمە لە ڕووی دیپلۆماسیەوە دەستکەوتێک بۆ وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە هەمان کات دەستکەوتێکیشە بۆ چینەکان ئەمە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی و دوو دەوڵەتیەوە بۆ ئەم دوو دەوڵەتە کارێکی باشە و کارێکە لەسەر ئاسی دەوڵەتەکە ئیسفادە لێ دەکەن بەڵام مارکۆ ڕۆبیۆ لە مەتار بەر لەوەی کەوا سواری تارەکە بێ وتی بۆ چینیەکان باشترە لە بەرژەوەندی چینیەکانە کە هەوڵ بدەن ئێمە و ئێران بگەینە ڕێکەوتن چونکە نەوتێکی زۆری چینیەکان لە ناو کەنداوی عەرەبی و لە ناو گەروی هورموز وەسێنراوە بەهۆی ئەو گەمار و ئابووریانەوە لەبەرەوە ئەوان دەزانن چینیەکان ئەتوانن لەگەڵ ئێرانیەکانە دانوستان بکەن یان هانیان بدەن یا فشارە لەسەرکەن بۆ ئەو کەم بەڵام چینەکان هەتاوەکو ئێستا نەچوونەتە ژێر ئەو کاریگەری ئەمریکیەکان بەواتایەکی تر پەیوەندی نێوان چین و ئەمریکا لە ئاستێکدا نییە کە ئەمریکا داوای کرد کە چینیەکان فشارکەن لە ئێرانەکان ئەوانش فشارکەن لە ئێرانەکان بەوەی بکەنە ڕێکەوتن نەخێر چینەکان هەتاوەکو ئێستا هەڵوێستێکی فشاریان نەبووە بۆ سەر ئێرانەکان تاوەکو لەگەڵ ئێران هان بدەن یان فشاری بکەن لەگەڵ ئەمریکەکانە بگەنە ڕێکەوتن بەڵام لە ئایندەدا پەیوەندی نێوان چین و رووسیا کۆریای باکوور و ئەم دەوڵەتانی کە لە دەرەوەی خولگەی وڵاتیە گرتوەکانی ئەمریکا مامەڵە دەکەن کۆمەڵی هێزن کەوا دەکەن سیستمی سیاسی سیستمی جیهانی بگۆڕن لە سیستمی تاکجەمسەری بۆ سیستمی فرەجەمسەری. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەست پێشخەری سیاسی کوردستان کە لەندەنەوە لەگەڵمان بووی
مادومان کردی سوپاسیان بەدەبوونت دەکەین دۆست سپاس بۆ زۆر شکاکەتم، سپاس. دۆست سپاس. سپاس بۆی بینێرانی بەڕای سپاس بۆ ئەو کارانم خواتان لەو